ئێمە دوو شێوازی بیرکردنەوەمان هەیە، بیرکردنەوەی لۆژیکی منطقی و تەحلیلی و بیرکردنەوەی خەیاڵی. هەردووکیمان پێویستە. لە ڕاستیە مێشکی ئێمە بە شێوازێکە، لای ڕاستی مێشکی ئێمە زۆر فەنتازیانە بیرەکاتەوە. خەیاڵ داڵغی وا لێ ئەیە عیلمیان مستەحیلە شتیوە. لای چەپی مێشکی ئێمە ناتوانێ ئەم جۆرە خەیاڵانە بکە. ئەتوانێ بە دەقیقی پێت بڵێ دوو دوو ئەکاتە چوار، یەک و یەک ئەکاتە دوو، و پێت بڵێ ئەم شتە چۆنە چییە بەهۆی چ دەلیلێکەوە. ئەمە لای چەپی ئێمە. بەڵام ئێمە بۆ ئەوەی ئەم مێشکەمان هەردوو لاکەی بە وردی ئیش بکە، پێویستەکە ئەم دوو شتە ڕەبت بکەین. و ڕەبتبوونی ئەم دوو شتە ئینسانی عەبقەری دروستەکە. ئەم ئینسانە لەلایەک خەریکی تەحلیلی بیرکاریانە و شیکاری بیرکاریانەیە، لەلایەک خەریکی داڵغە لێدانە و هەرچی داهێنانیشە لەم جۆرە مێشکانەوە ێنە دەرەوە. کاتێک کە تۆ ئەبینی بۆ نمونە لە دنیای مۆبایلە داهێنانێکی تازە ئەکرێ، ئەوە بە مێشکی کەسێکە هاتووە کە ئەشتوانێت تەحلیلکە و ئەشتوانێت خەیاڵی نامەنتیقی بکە. بۆیە هەردوو جۆرە بیرکردنەوەکە هەتا معریفەکەت خەیاڵی بێ لەلایەک و لەلایەکەوە هەتاکو منتیقی بێ، ئەوە تۆ ئەتوانی هەموو مێشکت بەکاربهێنی. نمونەیەکی زۆر سادە، هەوڵ بە لە بیرکاریا باش بی، هەوڵ بە لە تاریخیشا باش بی. بە کەسێکیان وت تۆ چۆنەوەنە لە تاریخ زیرەکی، چۆنەوە هەموو شتە مێژوویەت لەبیرەمێنێ. وتی کاتێک کە من واتەرلۆ ئەخوێنمەوە، ئەو شەڕی ئاخر شەڕی ناپلیۆن کە تیا شکستێنە، ئەڵێ من کە ئەیخوێنمەوە وا ئەچم خەیاڵی بۆ ئەەکەم تەنانەت بوونی باروتە بیسم و تەبودۆزی سەر پێڵاوەکانی ناپلیۆن ئەبینم. بۆیە ئەم کەسە ئەبینی ئەوەندە زیرەکە لە ناوەوە چیەکە. ئێمە پێنج هەستمان هەیە کە پێ ئەوترێ external representational system، ئەمە ڕووی دەرەکیێمانە. بەڵام ئەوەی کە گرنگە internal representational system ڕۆناوێکەکەیە کە تۆ وێنەیەک لە ناو مێشتایە، ئەم وێنەیە چۆن دەستکاریەکەی، دەنگێک لە ناو مێشتایە چۆن دەستکاریەکەی. ئەگەرە تەوێ شتێک لە بیر نەچێتەوە، زۆر بە ئاسانی دەنگەکان وازەح کەرەوە، گەورەتریان کە، قەبارەی شتەکان لە مێشکی خۆتا گەورەترکە، باشتر شتەکانە لە بیرەمێنێ. ئەمە ڕاستە بیرکردنەوەیکی خەیاڵیە، بەڵام جارێکی تر ئەڵێم زۆر بیستن و زۆر خوێندنەوە و ئەکا لە ئیرادی تۆ بتوانی تا ڕادێکی زۆر ئەم کارە بکەیت.